ڕێکخراوی فریاگوزاری نێودەوڵەتی هۆشداری دەدات لەوەی کە ڕەنگەدا 51,000 منداڵ لە غەزا بێ سەرپەرش بن یان لە دایک و باوکیان جابوونێتەوە. ڕێکخراوی فریاگوزاری نێودەوڵەتی لە ڕاپۆرتێکی نوێدا کە ڕۆژی چوارشەممە 18 ڕەزبەر بڵاوکراوەتەوە کاریگەریە وێرانکەرەکانی شەڕی ئیسرائیل لە دژی غەزا لەسەر منداڵانی ناوچەکەی خستووەتە ڕوو. راپۆرتەکە دەری دەخات کە ژمارەیەکی زۆر لە منداڵانی غەزا بەهۆی بەردەوامی هێرشەکان و جێگۆڕکێ بەردەوام لە دایک و باوک و بنەماڵەکانیان دابڕاون. هەندێک لە خاڵە گرنگەکانی ئەو راپۆرتە ئەمانن. مەزندە دەکرێت کە 17,000 منداڵ لە غەزا لە دایک و باوک و سەرپەرشتەکانیان جیابوو بێنێتەوە. ئەو ڕێکخراوەیە هۆشداری دەدات لەوەی کە ئەم ژمارەیە دەتوانێت تا 3 هێندە زیاتر بێت و بگاتە 51,000 منداڵ. فەرمانی بەرزەوامی چۆڵکردن و دەستگیرکردن و هێرشەکانی ئیسرائیل بووەتە هۆی ئەوەی کە شیرازەی ژمارەیەکی زیاتر لە بنەماڵەکان لە غەزا بە بەریەک بترازێت. هەندێک لە منداڵان بە تەنیا لە نەخۆشخانەکاندا دەژین. منداڵانی بێدایک و باوک و دابڕاو لە سەرپەرشتەکانیان لەگەڵ مەترسی جددی وەک کاری منداڵان، بەکارهێنانی خراپ، پشتگوێکەوتن، برسیەتی و کێشەی تەندروستی دەرونی درێژخایەن بەرەو ڕوو دەبنەوە. سەرجەم منداڵان و دایک و باوک و سەرپەرشتەکانیان لە غەزا تووشی هەژان و زیانی دەرونی بوون. تیمەکانی ڕێکخراوی فریاگوزاری لە غەزا باس لە پەرەسەندنی بەرچاوی ڕێژێ بەدخۆراکی لە ڕادەبەدەر لە نێو منداڵانی خوار تەمەنی 5 ساڵ دەکەن. منداڵانی غەزا بەهۆی لە کارکەوتنی سیستمی خوێندن و وێرانبوونی قوتابخانەکان بەهۆی بورزەمانەکانی ئیسرائیلەوە ساڵێکی خوێندنیان لەدەستاوە. بارت ویتوین بەڕێوەبەری وڵاتی فەلەستینی داگیرکراو لە ڕێکخراوی فریاگوزاری نێودەوڵەتی وتی منداڵان زۆرترین کاریگەری ئەم شەڕەیان لەسەرە و بەبێ ئاگربەستێکی دەستبەجێ و بەردەوام کاریگەریە درێژخایەنەکان هێندەی تر پەرەدەستێنێت. گوشاری لە ڕادەبەدەری سەرچاوەگرتوو لە توندوتیژی و جێگۆڕکێ درێژخایەن دەتوانێت ببێتە هۆی ئاڵنگاری درێژخایەن بۆ تەندروستی منداڵان. ناورا هەروەها وتی بەبێ پاڵپشتی دەرونی و دابینکردنی شوێنی ئەمن بۆ منداڵان مەترسی جددی لەسەر گەشە و بەرهاتنی منداڵ لەوانە کاریگەری نەرینی بەرچاو لەسەر گەشەی مێشکیان دروست دەبێت. ویتفین وێڕای داوای بەپەلە لە کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ بەهاناوەچوون و پاراستنی منداڵان هۆشداریدا کە ئەگەر ئەم دۆخە هەروە بەردەوام بێت نەوەیەکی تەواو لە منداڵان لەگەڵ کێشەی جەستەیی و دەرونی درێژخایەن بەرەوڕوو دەبنەوە. ئەم راپۆرتە هەروەها وێڕای ئاماژە بە کاریگەریەکانی بربەست دروستکردنی درێژخایەن لەسەر گەیشتنی هاوکاریە مرۆیەکان و بەردەوامبوونی شەڕ و ململانەکان لەسەر ژیانی منداڵانی غەزا لەسەر ئەوەش جەخت دەکاتەوە کە ئەو منداڵانە لەوە زیاتر ناتوانن چاوەڕوان بن، چونکە هەر ڕۆژێک لە دواکەوتنی وەرگرتنی هاوکاریەکان دەتوانێت کاریگەری قەرەبوون نەکراوە لەسەر ژیانی منداڵانی غەزا و تەندروستی و گەشەی ئەوان بەجێبێڵێت.